پاراستنی سەرچاوەکانی ئەو بە فیڕۆنەجانیان یەکێکە لە بابەتە گرنگەکان کە پەیوەندی بە ژیانی سەرجەم زیندەوەرانەوەی هەیە. هاوکات گرفت و کێشەی کەم ئاوی کاریگەری لەسەر بوارە جیاوازەکانی ژیان دەبێت وەک تەندروستی و ئابووری و کۆمەڵایەتی و تەنانەت سیاسیش. بۆیە بەردەوام باز لە گرنگی پاراستنی ئەو هەروەها بە فیڕۆنەجانێکرێت. هەرەوە ژوای کردو ڕۆژێکی جیهانی تایبەت بۆ ئەو دابنرێت کە لە تەوری ئەم ڕۆماندا گفتوگۆی زیاتری لەسەرەکەین. بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز سەرخێڵ هاوڕێ مامۆستای زانکۆ و پسپۆر لە ئەندازیاری ئاوی ژێرزەوی و هەروەها خوێندکاری دکتۆرا لە بڕێوەبردننی سەرچاوە ئاویەکان لە هەنگاریاوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵماندا دەبێت. کاک سەرخێڵ سلااو لەبێت و بانیت باش. کاک سەرخێڵەوە کە زانین کە لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانەوە 22 ئازاری هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی ئاو دانراوە. بە بزانین بۆچی گرنگی یاخود دیاریکردنی ڕۆژێکی جیهانی بۆ چێ گەڕێتەوە کە ڕۆژێکیان تایبەت کردووە بە ئاو. خۆی لە دوای ساڵانی 1970 سەدەی ڕابردووە با بڵێین هەست بەوە کراکە گرفتی کەم ئاوی لە هەموو ناوچەکانی جیهان بەرەو هەڵکشانە ڕات. هەر لەم سۆنگەیەوە دواتر لە ساڵانی 1990 و بە دیاریکراویش 1992 نەتەوەی گرتوەکان کۆنفرانسێکی بەست لە برازیل سەبارەت بەوەی کە ئەم کێشانەی ئاو بەکوێ ئەگات و هەنگاوەکان چین و ئامانجی هەریەکەمان ئەوانی کە لە سێکتەری ئاوا ئیشەکەن ئامانجەکان چین. هەر بەو مناسبەتەوە ڕۆژێکیان دیاری کرد کە بە گرنگیان زانی کە 22 ئازار هەموو ساڵێک بکرێت بە ڕۆژی جیهانی ئاو بۆ یادکردنەوەی ئەم بۆنە گرنگە. ڕۆژی جیهانی ئاو ئامانج لی هۆشیارکردنەوەی تاکە هۆشیارکردنەوەی مرۆڤەکانە لەسەر ڕووی زەوی سەبارەت بە گرفتەکانی ئاو. وەکو لە راپۆرتەکەی بەڕێزیشتانە ئاماژەی پێدرا کە لە ئێستادا نزیکەی 3 ملیار دانیشتوانی سەرزەوی کە ئاوی فرێش یاخود ئاوی سازگاریان بەدەست ناگات یاخود تووشی قەیرانی کەم ئاویە بن بەلایەنی کەمەوە مانگێک لە مانگەکانی ساڵە کە ئەمە گرفتێکی مەترسیدارە. لە هەمان کاتیشدا کە ئەو راپۆرتانەی IPCC کە لەسەر گۆڕانی کەشوهەوا بڵاویەکەنەوە ئەوە دەدەخات گرفتی پیسبوونی ئاو کەمبوونی ئاو ڕێژەی دابارین لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی تر بۆتە کێشەیەکی سەرەکی لە هەموو جیهاندا کە ئەگەر نەکرێت کە بۆیە ئەم ساڵ ماشەتەکانیان زیاتر تایبەت کرد بە خێراکردنی گۆڕانکاریەکان بۆچی بۆ چارەسەرکردنی قەیرانی ئاو بۆ پاکۆخاوێنی کە ئەمە خۆی لە خۆیدا بریتە لە یاخود لە چوارچێوەی SDG کە پێوترێت خاڵی شەشی گەشەپێدان و بەردەوامی لە نەتەوەی گرتوەکان کە ئامانجێکی دیاریکراوە سەبارەت بە ئاو بە پاکۆخاوێنی. هەر لەم چوارچێوەیە ئەم ڕۆژەش بۆیە تەئکید لەسەر ئەوە کرایەوە کە خێراکردنی هەنگاوەکان بۆ چارەسەرکردنی قەیرانی ئاو پاکۆخاوێنی کە دەستنیشان کرا ئاو کاریگەری لەسەر هەموو تاکەکان هەیە. بۆیە بە پێویست زانرا کە تاکەکان ڕۆڵی خۆیان ببینن و ئەو داواکاری کە کراوە لە نەتەوەی گرتوەکاندا ئاماژە بەوە کراوە کە تاکەکان ئەبێ ڕۆڵی خۆیان ببینن ئەگەر ڕۆڵی کەمیش بێت و هەنگاو بنێن لە قوتابخانەکان لە خوێندنگاکان لە خێزانەکان چکە بیدایەت بەڕاستی کە دەستی پێکرد ئەم هەنگاوی سەرچاو ئاوەکان سەبارەت بەوە بوو کە کەمکردنەوەی ئاوی بەلوعال لە ساڵانی با بڵێن لە 3-4 دەیە ڕابردووە. بەڵام ئێستا لەوە ترازاوە کێشەکان ئەبینین ئێمە بەتابەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان و عێراق و وڵاتانی دەوروبەر کە بەپێی هەموو راپۆرتە جیهانیەکان گرفتێکی زۆرمان هەیە. بۆیە گرنگی ئەم ڕۆژە لەوەیە کە هەمومان بەیەکەوە یادی بکەینەوە و نەشبێتە ئەوەی کە ئێمە تەنها ئەم ڕۆژەیە دەکەینەوە بەوەی کە ڕۆژێکی دیاریکراو بێت بۆیە بێ هەنگاوەکان بەردەوام بن تاوەکو بتوانین ئەنجامەکانی ببینین چونکە بەڕاستی ئەنجامی با بڵێ ئامانجی شەشەمی نەتەوەی گرتوەکان بە تاواتی بەدی نەهاتۆ کە نزیکە بینەوە لە ساڵی 2030. بەڵێ کاک سەرخێڵ ئەتوانین بڵین لە کوی ئەموو ئەوانی کە بەڕێستان باستان کرد بەگشتی دۆخی ئەو بەتابەت ئاوی خاوێن بۆ خواردنەوە لەسەر زەوی چۆنەوە ساڵانە چ گۆڕانکاریەک ڕوەدات ئەمە بە چ ئاراستەیەکە ئەبێتە هۆی کەمبوونەوە یاخۆ چۆنە؟
بەڵێ خۆی ئێمە سووڕی ئاوی با بڵێن لەسەر زەوی سووڕی ئاوی جیهانیمان هەیە خو سووڕی ئاوی زەویمان هەیە ئەم سووڕە ئاویە گۆڕانێکی زۆری بەسەرا هاتووە بە ئاوی سەر زەوی بە ئاوی ژێر زەویەوە بەڵام ئەو ئاوەی کە ئێمە لەسەر زەوی هەمانەوە ئەیبینین هەمووی ئاوی سازگار نییە تەنها ڕێژەی سایە 2.5 بریتل ئاوی سازگار لەم ئاوە سازگارەش یاخود لە با بڵێن لەم سایە 2.5 سایە سی کە ئەکاتە تقریبەن نزیکەی 2.5ەکە ئاوی ژێر زەوی پێکەهێنرێت و ئاوی سەر زەوی ڕێژەیەکی کەم و بەسەڵەکانشمان هەیە بۆیە ئاوی سازگار لەسەر زەوی لە قەیراندایە ئاوی سازگار ڕێژەکەی زۆر کەمە یعنی ئێمە ئەو دەریاچانە و زەریانی کە ئەیبینین بۆ بەکارهێنان ناشن لەبەرەوەی ئاوەکانیان سوێرن بۆیە گرنگەکەی لەوایە کە ئێمە پارێزگاری لەم ئاوە سازگارێکە بیکەین کە ئێستا لە قەیراندایە بە تایبەتی ئاوی ژێر زەوی چونکە ئەو راپۆرتە جیهانیانە پێمانەڵێن ئاوی ژێر زەوی ڕێژەیەکی زۆرە ڕات بۆ کشت و کاڵ و لە کوردستانیشە بە هەمان شێوازە ڕێژەکەی سا 60 و بەرەوسەریش کە ئاچێت بۆ کشت و کاڵ لە ڕێگەی بیرەکانەوە ئاوی ژێر زەوی دەنێنێن کە بە یەکێک لەو سەرمایانەدا ئەندرێت کە ئەتوانێت دەستی پێوە بگیرێت بۆ ساڵانی داهاتوو کە گرفتەکانی ئاو لەسەر ڕووی زەوی با بڵێن زیاترە بن و لە هەمان کاتیشدا ئەتوانرێت دەریش بهێنرێت و گرفتەکانی ئاو یاخۆت کێشە بۆ ئاوی ژێر زەوی دروست نەبێت و ئاوی سەر زەویش لە هەمان کاتە بەکار بهێنرێت ئەمە گرنگی ئاوی سەر زەوی و ئاوی ژێر زەویە کە ئێستا لە قەیراندا بووین بە تایبەتی لە ئەوەی کە لە سۆڕی ئاویە دابارین گۆڕاوە ئەبینین ئێمە تقریبان بۆ ماوەی 2-3 ساڵە لە سوڕێکی نیمچە وشکە ساڵیان لە هەرێمی کوردستاندا ئەم سوڕە نیمچە ئەم ساڵ خۆشبەختانە تۆزە ڕێژی دابارینەکە زیاترە بەڵام ئەم ڕێژەی دابارینە کاریگەریە کاتە سەرچاو ئاوەکانمان بە ئاوی سەرزەوی بە ئاوی ژێرزەوی ئێمە ئەگەر لە سکێڵێکی بچوو کاسەیری بکەین بۆ هەرێمی کوردستان ئەمە بۆ هەتاوی جیهانی جوایە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش ئێستا بەتەن ئەم بابەتەوەن و خەمی زۆری لێخۆن و ئەو ڕێگا و تەکنیکە تازانە بەکارێنرێت بۆ ئەوی پارێزگاری لەم ڕێژە ئاوەشیری نەبکەن کە هەیە بەسەر زەوی بە ئاوی ژێرزەویەوە یعنی گرینگە ئێمە لەوە تێبگەین کە تاکەکان وە هەست نەکەین کە ئێمە هیچ دەورێکمان نییە چونکە ئێستا ئەو ڕێگە تازانی کە بەکارهێنرێن بریتە لە ڕێگای تاواکاری یاخود ئینتیگرێتد وەتە ریسۆرس مەنیجمنت بۆ ئیدارەدانی ئاو بریتە لەوەی کە هەموو ئەو لایەنانەی کە پەیوەستن لە بەکارهێنانی ئاو لە ئیدارەدانی ئاو لە هەم لایەنی تەکنیکی هەم لایەنی زانستی بتوانرێت کە هەمووی بێکەوە بە شێوازی تاواکاری ئەم ئیدارەدانە سەر بخەن لە ئێستاە دەرکەوتو ئەم ئیدارەدانە بە شێوازێکی سەرکەوتوو نییە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر گرفتەکان ئەبینین قوڵترە بنەوە بە تایبەتی لەو ناوچانی کە با بڵێن ڕووباری هاوسنووری یاخود خەزانی هاوسنووریمان هەیە هەتاوەکو ئێستا کە نزیکەی لە هەموو جیهاندا 460 کەمتریان زیاتر خەزانمان هەیە کە ئاوی ژێر زەوین و 300 شتێک کە با بڵێن بەیزنی گەورەمان هەیە کە لە سەر ڕووی زەوی شێرت بەیزنن واتە مشتەرەکن لە نێوان وڵاتاندا ئەمانە گرفتەکانی قوڵتر کردوێتەوە بۆیە هەنگاوەکان ئەکرێت خێراتر بنرێن لەم ڕۆوە. بەڵێ کاک سەرخێڵ کەواتە ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستانە ڕێژەی ئەو لە چ ئاستێکە یاخود وەک گەزانی کە ماوەیەکی تر بەرە و گەرمبوونی کەشوهەوا ڕۆین و هەروە کەشوهەوا گۆڕانکاری بەسەرایەت و لە چەندین ناوچە وشکە ساڵی سەر هەڵەیە ئەمە چۆن کاریگەریە بێت و لەگەڵەوەش ئەمە چۆن پارێزگاری لە سەرچاوەکانی ئاو بکەین لە جیهاندا و لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە چۆن پارێزگاری لە سەرچاوەکانی ئاوەکرێت تا بتوانین کە بە فیڕۆدانەکەی کەم بکەینەوە. بەڵێ من هەموو کادوتومە سەبارەت بە کوردستان هەم دڵخۆشم هەم بەڕاستی خەفەت لە وەزعەکە خۆین لەبەرەوەی دڵخۆشەکەمان لەوەیە ئێمە نیسبەتی ئاوی شیرینمان زۆرە لە بەجۆری ناوچەکانی دەوروبەرمان و بەجۆری با بڵێن جیهانیشەوە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە دەستەوستان بین لە ئاستی ئەم گۆڕانکارە گەورانی کە ڕووی لە ئێمە کردووە بۆیە ئەبینین کێشەکانی ئێمەش ئێستا سەر هەڵەدەن لەبەرەوەی لە ڕابردووە ئامانجێکی دیاریکراومان نەبووە سەبارەت بە ئاوە
تاوەکو کێشەکان بە باشتر چارەسەر بکەین و ئیداری ئاوەکانمان بدەین. ئەبینین لە چەند ساڵی ڕابردووە ڕێژەیەکی زۆر لە بیرەکانمان وشکی کردووە و ئاستی ئاوی سەرزەویمان بە کانیاوەکان و با بڵێن ڕووبار و دەریاچەکانمان کەمی کردووە و هەندێکیان بە تەواوەتی وشک بوون و ئەبینین لە هەندێک شوێن بەڕاستی قوڵی بیرەکان گەشتونەتە لەسەر و 700 مەترەوە کە لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستانە. یعنی ئەمە ئاماژەی مەترسیدارە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتیش لەم دواییانە کە ئاگادارین هەموو لایەک کە ڕووباری دیزلە و فرات ئاوەکانی بە ڕێژەیەکی زۆر ترسناکەمی کردووە. ئەم ترسناکیەوە ئاکات و هەم قڕکردنی زیندەوەران، قڕکردنی دانیشتوان و گواستنەوەیان لە ناوچەیەکی بۆ ناوچەیەکی تر دەست پێکات لە ئەنجامی بەدەستێنانی ئاوی سازگار و ئاوی شیرین. بۆیە لە هەرێمی کوردستان وەزعەکەمان لە ڕابردووە باش بووە، لە ئێستادا هەنگاومان بەرەو یاخود بەرەو ئاڕاستەی مەترسیداری ئەم بابەتە ئاڕۆین. پێویستە هەموو ئەو لایەنانەی کە پێیوەستن بەڕێوەبردنی سەرچاو ئاوەکان لە تاکێکەوە هەتاوەکو لایەنی کارگەڕی و ئیداری و حکوومەت و ئەوە بابەتانی کە با بڵێن توێژەرەکان هەمویان بەیەکەوە بە شێوازی تاواکاری هەماهەنگی بکەن. ئەمما بەنسبەت کوردستان بەڵێ باشەکەواتە لە جیهاندا چۆنە ئەمە؟ لە جیهانیشدا بەپێی ڕاپۆرتەکان و ئامارەی دەوڵەتەکان هەمان گرفتە. یعنی ئەبینین لە وڵاتانی ئەوروپا ڕێژەی دابارین بەگوێری ناوچەکانی خۆمان گەر بەراوردیکەین بەو شێوازەکەمی نەکردووە کە بێتە نیمچە وشکە ساڵی لەم ناوچانە، بەڵام ئەبینین لە دوودەی ڕابردووە هەنگاوی گەورەیان ناوە هەستیان بە مەترسیەکان کردووە و لە هەندێک شوێنە چونکە ئەگەر ئێمە تەرکیز بکەینە سەر وڵاتانی دەرەوەش بە تایبەتی ئەوروپا و ئەمریکا ئەبینین با بڵێن هەم ئاوی سەرزەوی هەم ئاوی ژێرزەویش بیری نایاساییشمانە. یعنی ناکرێت بڵێن ئێمە ئەوانیش لەو گرفتانە بە دوور نین، لەبەرەوەی گرفتەکان ئەوان دەرکی پێکەن و هەنگاوی بۆنن، بەڵام لای ئێمە ئەگەر دەرکیشی پێ بکەین هەنگاوەکانمان هێواشە لەو بارەیەوە. لە هەموو جیهاندا ئەم کێشەیە بۆتە کێشەیەکی گەورە، بە تایبەتی ئێستا ڕێژەی دابارین گۆڕاوە و هەروەها با بڵێن ئەو ئامانجی گەشەپێدانی شەشەم کە بریتی بوو لە وەتەر ئەند سانیتیشن، یعنی تەنها ئاو کافی نییە، ئەبێ پاکوخاوێنیشی لەگەڵا بێت، ئەبێ ئاوی سازگار بێت، ئەبێت دوورکەوینەوە لەو سەرچاوانی کە ئەم بنەهۆی پیسبوونی ئەم سەرچاوە ئاویانە. یعنی کۆمەڵێک کێشە و گرفتی زۆر بەدوای ئەم کێشەیە هاتووە، چونکە ئەگەر وا بڕوات پێی ئەو ئامارانە لە 2030 بەدواوە ئەبینین ڕێژەی بەدەستێنانی ئاوی سازگار زۆر کەمە بێتەوە. ئەمەش گرفتی بەڕاستی ئاشتی، گرفتی خۆراک، کۆمەڵێک گرفتی کۆمەڵایەتی گرفت بۆ دانیشتوانی سەرزەوی دروست دەکات. بۆیە وەزع ئاو لە ئێستا باش نییە لە هەموو جیهاندا بە تایبەتی بۆ ئاوی سازگار. زۆر باشە. مامۆستا سەرخەڵە توانین بڵین کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری لەسەر سەرچاوەکانی ئاو هەبوو یاخود هاوڵاتیان خودی خوان ئەمان کاریگەریان لەسەر ئەوە بۆکە قەیرانی ئاو یاخود کەم ئاوی سەر هەڵبدات؟ هەمومان کاریگەریمان هەیە لەسەری ئەم گۆڕانی کەشوهەوا بۆی چیەوە ڕوویداوە؟ گۆڕانی کەشوهەوا بۆی دەستێوەردانی مرۆڤ لە سروشدا بە ئەم هەموو کارگە گەورانی کە هەمانە بە پیسبوونی ژینگەیە، ژینگەی ئاوی، ژینگەی هەوا، ژینگەی خاک، ئەمانە هەمووی ئەو گۆڕانکاریانی دروست کردووە کە ئێمە تووشی قەیرە ناوی. لە هەمان کاتیشدا مرۆڤەکان ئەبینین بە شێوازێکی نازانستیانە و ناتەندروستیانە کە بەکارهێنانی ئاو بۆ مەبەستی جیاواز بەکارهێنن. ئەبینین با بڵێن لە هەرێمی کوردستاندا ئێمە ڕابردووە ئەو هۆشیاریە نەبووە. ینی لەوانەیە خاوەندارێتی سەرچاو ئاوەکان ئەگەر کرابێت بە شێوازێکی ناتەندروست بووە، نازانستی بووە، ئەو ڕێژە بیرانی کە ئێستا بۆ شێوازە وشتی کردووە ئەوە گرفتەکە لەوایە کە بۆ شێوازە لە ڕابردووە ئیدارە نەدراوە، یعنی ئیدارەیەکی ناتەواو بووە بۆیە ئێستا بیرەکان کراوە. ئەگەر بەهاتەوە باو تاکەکان هۆشیار بوونایە و هەوڵ بدرایە ئەم گرفتانە لە ڕابردووە هەنگاوی چارەسەری بۆ بدایە، ئێستا ئەو ڕێژە بیرانی کە هەبوو کەمترین ڕێژە تووشی زیانە بوو، یاخود ئەو ڕووبار و چەمانی کە هەمان بوو کەمترین ڕووبار و چەمەکانمان تووشی وشک بوو نەبوون. بۆیە ئێمەش لە چوارچێوەی ڕۆژی جیهانی ئاوا بەڕاستی ئەبێ هەنگاوەکانمان خێراتر بکەین بە نسبەت هەرێمی کوردستان و ناوچەکە
چونکە ئێمە لە بەشی خوارەوەی ڕووبارەکانی بەنسبەت وڵاتی ئێران و بەنسبەت وڵاتی تورکیا و بەنسبەت وڵاتانی کە هاوسنوورین لەگەڵیاندا گرفتمان بۆ دروستە بێت لە داهاتوودا گرفتی زیاترمان بۆ دروستە بێت بە کەمبوونەوەی گلدانی ئاو لەلایەن ئەو وڵاتانی کە دراوسێن ئەمەش کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر ئاوی سەرزەوی و بەرناڕاستە خۆش کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی بێت کە جگە لە داباری نیشکایی گرێتە خۆی. زۆر باشە کاک سەرخەڵۆکە زانی کە تا ڕادەیەکی باش ئەم ساڵ لە هەرێمی کوردستانە بارانباریەوە ئەمە تا چەند سوودی لێ وەرگیراوە یاخۆ پێویستە چی بکرێت بۆی کە سوود لە ئاوی باران وەربگیردرێت؟ بەڵێ بەنسبەت سوودبینین لە ئاوی باران بەڕاستی لەوانەیە یەکسەر بیرۆکەمان بۆەوە بچێت بە گلدانەوەی ئاو و بەندا و کۆمەڵێک بیرۆکەی بۆ شێوازە بێت بە خەیاڵمانە بەڵام خۆی لە ڕاستیە بۆ شێوازە نییە چونکە ئێمە ڕێگای جۆرا و جۆرمان هەیە بۆ گلدانەوەی ئاو سوودبینین لە ئاوی باران هەر بگرێت لە ماڵی هاونیشتیمانیەکەوە لە ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین کە ئەتوانین ئاوگل بدەینەوە بۆ ئاوی ژێرزەوی و کاریگەریمان لەسەری هەبێ هەتا ئەو ئەگاتە ئەوەی کە لەلایەن کاریگەری بڵین گلدانەوەی ئاو بۆ بەنداوەکان و بۆ کشت و کاڵ و بۆ ئەمانە بەنسبەت ئەم ساڵی هەرێمی کوردستان کە ڕژەی لە هەندێک ناوچە با بڵێن 500 میلیمیتر پڕ کردووە و کەمتریان زیاتر ئێمە تقریبا نزیک نەبووینەتەوە لە ئەڤێرێجی ساڵانە یاخۆت هێشتا ماومانە بگەین لە ئەڤێرێجی ساڵانە لە هەندێک ناوچەیە دڵخۆشین بە ئەم ڕێژەیە بەڵام هەنگاوی گلدانەوەی ئاوەکانمان بەڕاستی ئەوانیش هەنگاوێکی با بڵێن هەنگاوەکانمان زۆر زۆر کەمن بەنداوەکانمان زۆر زۆر کەمن و ئەو ڕێگە و تەکنیکە نوێیانی کە هەمانە ئێمە بەڕاستی ئێستا بەرە ئەوە بڕۆین بیر لەوە بکەینەوە خەزانە ئاوەکانی ژێرزەویشمان تەغزیە بکەینەوە واتە لە ڕێگەی ئاوی بارانەوە بتوانین ئەو ناوچانی کە ئاوی ژێرزەوی تیاندا کەم بووە جارێکی تر خەزانەکانمان پڕکەینەوە یعنی ئەمانە ڕێگەی جیهانیە یعنی ئێمە ئەیان بینین و توێژینەوەکان سلماندویانە کە ڕێگاکان کاریگەرن بەڵام لە کوردستاندا ڕێگەیانی کە کاریگەرن هەنگاوی بۆ نەدراوە ڕاستە لەوانەیە بەنداوەکانمان هەبێت بەڵام بەنداوەکانمان کافینی لەبەرەوەی لە هەندێک ناوچە بینین بەنداوەکانیشمان تووشی پیسبوون بوون و ئەوەشمان لە یاد نەچێت ئێمە لەبەرەوەی کەش و هەوای کوردستان کەش و هەوای نیمچە وشک بۆ وشکە لە هەندێک ناوچەیە ئەبینین ڕێژەی بە هەڵەمبوون زۆر زۆرە ئەکرێت با بڵێن ئەو خەزانانی کە زۆر زۆر بچووکن تا ڕادەیەکی زۆریش سوودیان لێ وەرناگیرێت بۆ بێت بیر لە ڕێگەی استراتیجی و خەزانی استراتیجی بکرێتەوە بتوانین بە باشترین شێواز گلدانی ئاو لە ڕێگەی دابارینی بەفر و بارانەوە گلبینەوە. زۆر باشە مامۆستا سەبارەت بە ئاوی ئاوەڕۆکان وەکە زانین لە هەرێمی کوردستانە ئاوی ئاوەڕۆکان ڕیسایکلین ناکرێت و تێکەڵ با چەم و هەروەها ڕووبارەکانەکرێت ئەمە تا چەند کێشەیە و پێویستە بۆ ئەمان چی بکرێت؟ بەڵێ ئەمەش بە هەمان شێواز گرفتی جیهانی ئێمەش بەدەمین لەو گرفتە جیهانی کە ئاوی ئاوەڕۆکانمان هەیە بەڵام مەخابن ئەوەی کە ئێمە زۆر نیگەرانەکات ئاوی ئاوەڕۆکان تێکەڵەکرێن لەگەڵ ئاوی سازگارە ئەمە گرفتە گەورەکەیە کە بۆمان دروستەکرێت یعنی بۆمان دروست بۆ لە هەرێمی کوردستاندا ئەبینین ئاوی ئاوەڕۆی شارەکان بەڕاستی بە شێوازێکی زۆر زۆر زانستیانە ڕۆن بەبێ ئەوەی ئێمە ئەتوانین بیر لەوە بکەینەوە کام ئاوی ئاوەڕۆیانە ئەتوانە سوودی لەوە بگرێتەوە جارێکی تر بۆ کشت و کاڵ بۆ کارگەکان و جارێکی تر پاک بکرێنەوە لە ڕێی تەکنیکی جیاوازەوە و ئێمە ئەو ئاوانی کە هەمانە بێت تەسنیفیان بکەین ئاوا قورسەکانمان چەند جۆرن و ئاوی ئاوەڕۆکانمان شوێن ئاوەڕۆکانمان و بەردەوام مۆنیتەرینی بۆ بکرێت خاڵێکی تری لاوازی هەرێمی کوردستان لەم ئیدارەدانی ئاوە و ئاوی ئاوەڕۆ و سەرچاوە ئاوەکانمان بریتە لە نەبوونی داتا ئێمە ئەبێت مۆنیتەرینی بەردەوام بکەین و ئەگەر داتەکانشمان هەبێت داتای پچڕن گاپی گەوریتایە واتە داتای هەندێک فترەمان نییە و ئەژبێت داتابیسێکی مرکزی دروستکرێت ئەمە خۆی لە خۆی یەکەم هەنگاوی ئەساسیە بەڕاستی لە ڕابردووە لەوانەیە بیرمانلەوە کردبێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت بەنداوی گەورە دروست بکە ئەبێ ئاوی ئاوەڕۆی شارەکان پاک بکاتەوە ئەمە بەڕاستی من لە ئێستاە ئەڵێم گەورەترین گرفتی بەردەم چارەسەرکردنی قەیرانی ئاو کێشەکانی ئاو لە هەرێمی کوردستاندا دەیتابیسە ئەبێ دەیتابیسێکی
مرکزی دروست کرێت لە داتای بیر لە داتای ئاوەڕووی شارەکان لە داتای یعنی دەیتابێسێکی گشتگیر بێت کە هەموو داتاکانی تیابێت تاوەکو ئەو کەسەی لەم بوارەیە ئیشەکات بتوانێت یعنی ڕکەمەندیشنی پێشنیاری زانستیانە و گرنگ لەم بابەتەیە بکات کە ئێمە بۆچی خۆمان پێنەژێر کاریگەری مەترسیەکەوە کە لە ساڵانی داهاتووە ئەم مەترسیانە چەند هێندا بن لە هەرێمی کوردستاندا لەوانەیە هەندێک نەخۆشی و قڕکردنیشی لەگەڵ خۆیان بهێنێت. زۆر باشە. مامۆستا قسێک هەیە باز لەوە کراس کاڵە ئەو ئاوەدانی بوونی ئەو تا چەند پەیوەندی بەلایانی گەشتیاریەوە هەیە بەتایبەت کە لەم وەرزەوە گەشت و سەیران دەست پێکات و زۆرینی هاوڵاتیان نەچنە ئەو شوێنانی یاخود ئەو ناوچانەی کە ئاوی لێ. بەڵێ لەگەڵ گەشە سنتنی مرۆڤایەتی ئەبینین لەو ناوچانە زیاتر دانیشتوان چڕ بوونەتەوە کە ناوچەی چەم و ڕووبارەکانن یاخود لەو بەشانەیان کە ئاوی بەدەسەگات ئەمە هەر خۆی دلیلێکی باشە یعنی بۆ ئەوەی کە ئاوەدانی ئەسەلمێنێت ئەمە لە ڕابردووە بۆیە بۆ ئێستش بە نسبەت کەتی گەشتیاریەوە یعنی گەشتیار ڕوو لە شوێنێک ناکات کە ئاوی ئاوەڕۆ لەگەڵ ئاوی پاکوخاوێ تێکەڵ بوو بێت یاخود کە گرفتی ئاو لەو ناوچەیە هەبێت یاخود ناوچەیەکی وشک بێت ئەکرێت لە وەرزی بەهاردا لەوانەیە زۆربەی ناوچەکان ماسەوز بن تا ڕادێک ئاو هەبێت لە هەندێک ناوچەیە گەشتیار ڕووی تێکە بەڵام کە بەرە وەرزی هاوی نەڕۆین ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە کاریگەریەکی زۆر لە بابەتەکەی بکات و حتا وەکو یعنی بوونی ئاو لە ناوچەکاندا کە بە شوێنێکا ڕات چەم و ڕووبار بێ دەریاچەکان کاریگەری لەسەر پلەی گەرماشە بێت یعنی ئەمەش خۆی لە خۆیان کاریگەری لەسەر گەشتیارەکات بۆیە لەم ڕۆژەوە کە ئەبینین کاریگەری لەسەر کەمبوونەوەی گەشتیارمانەکات بۆیە لە ساڵانی ڕابردووە بینین گەشتیاریی زۆر لە ڕووی لە هەرێمی کوردستان کردە بەهۆی ئەو ڕووبارانی کە هەمان بۆ لە ناوچە گەشتیارەکان بەهۆی ئەو کانیا و گەورانی کە هەمان بۆ لە ناوچەکانە ئەمەش ئەگەر وا بڕات تووشی گرفتە بێت تووشی کەمبوونەوە ئەبێت بۆیە مەترسی لەسەر ئەمەش دروستە بێت. بەڵێ زۆر سپاس بۆ سەرخێڵ هاوڕێ مامۆستای زانکۆ پسپۆر لە ئەندازیاری ئاوی ژێرزەوی خوێندکاری دکتۆرا لە بەڕێوەبردننی سەرچاو ئاویەکان کە لە هەنگاریەوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان بوویت بۆ ئەم بەیانیە زۆر سپاس بۆ تاوی زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش کاتێکی شات.